اللي بمنا الله عزيزة كان يوريم سوانن أموتان باشن أيوة وهمي شباش من أمرو زور 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 دڵخۆشم ئەزانن بۆچی لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بە ئێوەی هاوڕێمەکەوێ ئێوە دڵخۆشن کەم ناتوم بۆ ئێرە هەر بژین چەپڕێکی قایم بۆ خۆتان ئادی پێم بڵێن ئێرە کوێیە گوندی گەڕەدێ گوندی گەڕەدێ سەر بە ناحیەی کوێیە ئافرین ئەی ناحیەی سیتەک سەر بە قەزای کوێیە ئەی قەزای چوارتە سەر بە پارێزگای کوێیە هەر بژین چەپڕێکی تر بۆ خۆتان مناڵەکان منتان بینیوە ئەچمە گوندەکان و چاوم بە مناڵانی هاوڕێمان نەکەوێ باشە ئەی پێتان خۆشە کە من هاتووم بۆ ئێرە کەواتە هەنێک گفتوگۆ بکەین بەیەکەوە بۆ ئەوەی شارەزای گوندەکەی ئێوەش بم زۆر باشە با ئێستا بچمە لای ئەوین چۆنی دەنگ و باسە چۆنە هەر بژی ئەوین گیان ئەوین تۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ پۆلی 5 بۆ پۆلی 5 ئەی ئافرین ئەوین باڵێ لە گوندەکەیەوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە تا پۆلی 9 تا پۆلی 9 باڵێ زۆر باشە ئەی ئەگەر دەرچی بۆ پۆلی 10 و 11 و 12 واسی لە قوتابخانەیە نەنیانە چن لەکوێ خوێنن ئەچین بۆ کانیسار وەکانی سار بەچێت بە پاس بە پاس ئەی باشە مناڵ ئەگەر بە پاس هات و چۆی کێریان بە تەکسی و ئەمانە ئەبێ جامی ئۆتۆمبیلەکە بکاتەوە ئاوا خۆی بەرێتە دەرەوە ناخێت بۆچی لەبەرەوەی دامێگە کە تووشی ڕووداوە بێت ڕەنگە بکەوێتە خوارەوە وایە باڵێ ئەی باشە مناڵ پێویستە چۆن دانیشێ لە ناو ئۆتۆمبیلە ئەبێ بە ئاقلی دانیشێت ئافرین هەر بژی ئەوین باڵێ ئێستا وەرزی هاوینە وایە باڵێ پشووە قوتابخانەیە وایە باڵێ باشە تۆ کاتەکانی خۆ بەچیەوە سەرقاڵەکەی لە ماڵەوە بە دەرز و کسێ ساعی و شتەوە واتە سەعیەکی بۆ ساڵێکی تر باڵێ هەر بژیت ئافرین یەک چەپڕێ قایم بۆ ئەوین ئەوین باڵێ ئەی باشە ئەتوانی شتێکمان پێشکەشکەی باڵێ ئەگەر شتێکمان پێشکەش قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسەی دەخەینە سەر پێی فێر دەبین زانستی ڕەوش جوانی و بەرزی مامۆستایەک ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین دەزانی لە بنبێنین ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر هەر بشین لەوەن
بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵت چۆنە باش باشی بەڵێ ئەیا خوار باش بی لەوەت بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین لەوەت بەڵێ ئێستا وەرزی هاوینە وایە وایە گژوگیا زەردە یان سەوزە زەردە کەواتە وشک بووە وایە وایە باشە ئەبێ ئێمە ئاگرێکی بچووکەینەوە بڵین بۆ خۆمان یاری بە ئاگرەکەین ناخیە بۆچی بووی هەمووی ئاگرەگرێ ئافرین کەواتە هەموو پوشەکان ناگرێگرێ ڕەنگە گوندەکەمان ناگر بگرێ بەوە ژمارەیەکی زۆر ئاژەڵ و پەلەوەر و ئەمانەش لە ناوەچن دارەکان هەموویە سووتێن وایە وایە کەواتە ئێمە ئەبێ چی بکەین ئەبێ ئاقڵ بین نابێ ئاگر بکەینەوە وایە وایە یەک چە بڵێ قایم بۆ کاکە لەوە هەر بشی ئایلان چۆنی باشم باشی ئایلان من نەخۆشەوێ آه چەندێ زۆریان کەم زۆر زۆر آه منیش تۆم زۆر زۆر خۆشەوێ یەک چە بڵێ قایم بۆ ئایلان هەر بشی دەست خۆش ژینۆ بەڵێ چۆنی وەڵا باش دەنگ و باسە چۆنە وەڵا باش خزمان چۆنن وەڵا باشم ژینۆ بەڵێ ئەدی بەڕاستی پێ بڵێ پێ خۆش بوو کە مناتم بۆ ئێرە بەڵێ زۆریان کەم زۆر زۆر ژینۆ تۆ بەڵێ. بەرنامەکانی منە بینی بەڵێ زۆری بینم ئەبینی کاتم بۆ گوندەکان بەڵێ ئادی بینم کام بەرنمەیان لێ زۆر پێ خۆش بوو بەڵێ زۆر کامەیان ئەویتم زۆر خۆشە بینی و کە چوون بۆ کانی سارد ئەرە وەڵا بینم هاوڕێوەیە لەوێ وەڵا هاوڕێم لێ من لێرە هاوڕێم هاوڕێ نییە لەوێ ناخێت کە چوو بۆ پۆلی دا ئەو کاتە هاوڕێ لەوێ پێیاکی وایە بەڵێ ئافرین ژینۆ تۆ لە پۆلی چەنی دەرچوون بۆ سێ بۆ سێ بەڵێ ئەی ئافرین ژینۆ بەڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن بەڵێ یەکەین ئادی چیەکەن گەن و ئەتوان نیسک و ئینجاکە شیر و خەیار و بامی و ئەم شتان ناڕوێنن بەڵێ باشە چی لەم بەرهەمان ناکەن هەمووی خۆتانی خۆنیان ئەتوانن بشی فرۆشنەوە ئەتوانین بشی فرۆشینەوە توانین نیوەشی خۆمان ئافرین کەواتە خەڵکی دیەکان ئەتوانن لە ڕێی کشت و کاڵەوە داهاتێکیش بۆ خۆیان پیاکەن و سوود بە خەڵکی شاریش بگێنن وایە بەڵێ هەر بشی ژینۆجان ژینۆ بەڵێ چیم پێشکەشەکەی ئادەی دەرچی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمە میخوا پیرۆز بێ لێما خوێندنی ساڵی نوێما من قوتابیەکی وریام گوێرایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دەوێت چونکە دڵتەی دەسترەوێت کەلوپەلی خاوێن هیچکە نایانشکێنم هەر بژی قوتابخانە کە مەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێزیرەکەکانم ئافرین یەک چەپڵەکای بۆ ژینۆجیان هەر بشی دەست خۆش سارا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە خۆشبێخە ئەی خوار باشبی سارا گیان تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی شش لە پۆلی شەش بەڵێ ئافرین سارا بەڵێ تۆ لەگەڵ پاک و خاوێنیە چۆنی باشم باشی بەڵێ ئێوە ئەگەر پۆلەکەتان پیس بێ بە پیسی بەجێڵنیان چیەکە نەخێ پاکێکەکەینەوە خۆتان پاکێکەکەنەوە بەڵێ کەواتە هاوکاری ئەو کەسانەکەن کە لە قوتابخانەکەتانەکاری پاکردنەوەکەن وایە بەڵێ باشە ئێمە ئەگەر هەر شت بخۆین لە پۆلەکەی ئافرین شت بخۆین لە پۆلەکەی ئافرین کارێکی ڕاستمان کردووەیان نەڵە غەڵەت ئافرین یەک چەپڵی قایم بۆ ساراگیان دەست خۆش هەر بشی ئەیات بەڵێ چۆنی دەنگ و باسە چۆنە بەڵێ یاخوار باشبی ئەیات جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی وەڵامی لە پۆلیسی لە پۆلی دوو سێ سێ ئافرین ئەیات بەڵێ باشە ئێوە وەکو کوڕەکان لەم پشووی هاوینەیە چی یاریەکەکەن بەیەکەوە دوو گۆڵیەکەی ئێ ئیتراوە دوو گۆڵی زۆر باشە لێرە شوێنی دوو گۆڵیتانەیە ساح و شتیواتانەیە سەحمانیە بەس هەر لەسەر جادە شتێکی ئەی سەرجادە ئەی سارات و چۆن ناکە نە کەواتە کەم سارات و چۆکە بەم ناوەیە وایە بەڵێ باشە ئەبێ کە سارە هات و چۆی کرد بەم ناوەیە ئێوە شیاری خۆتان بکەن لەسەر جادەکە تۆپەکە لەگەڵی چینەولە ئافرین کەواتە ئەبێ ئاگاداری خۆتان بێن جگەل لەوەی کە سارات و چووەکە ئەبێ زیان بە یەکتری نەگەێنن شەخلێکتری نەیان پاشکول لە یەکتری نەگەرن لەبەرەوەی ساحەکەتان نییە و شوێنی گونجاوتان نییە بۆ یاری ئەبێ ئاگاتان لە یەکتری بێ باشە ئەیات بەڵێ ئەیات ئادی تۆ چیما پێشکەشەکەی سمارەیەکە ڕێمان لە ناو پۆلیشا پێمان زۆر وریا بچووکە خەنجیلەوەی سێکسووکە پێمان دەڵێن وریا لە دەرزە زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێ جوا فێرمان دەکاپی تێ بەلاشە چەم بچووکە هێندە چارە و چاپووکە ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر
دەست خۆش هەر بژی ئەحمەد باڵێ چۆنی باڵا دەنگ و باسە چۆنە باڵا باش یاخوا هەر باش بی ئەحمەد باڵێ تۆ لە پۆلی چەنی دەچم بۆ سوار بۆ شەش چوار بۆ چوار باڵێ ئەی ئافرین ئەحمەد گیان باڵێ ئەگەر یەکێک لێو بپرسێ واتای ناوی گوندەکەتان نەزانی ئەیزانی باڵێ ئادی گوندی گەڕەدێ ناوەکەی لە چیەوە هاتووە ئاوێ هەبووە لەو کانیەوە پێ وترا گەڕا و خەڵکی بۆ چارەسەرکردن بەکارێنانەوە بۆیە ئەو ئەم گوندە ناو ناوگەڕێ واتە لێرە ئاوی گەڕاوی لێ بووە باڵێ خەڵک بۆ چارەسەری نەخۆشی پێسۆمانە بەکاریانێ ناوە باڵێ لەوە ناوەکەیان ناوە باڵێ گوندی گەڕەدێ ئەوە زانیارێکی زۆر باش بوو بۆ من و بۆ هاوڕێیانی شتان کە ئێستا لە تەلەڤیزیۆنەوە مابینن کەواتە تۆ شتێکی زۆر باشە کرد ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەگەر گەشتیارێکی تر هاتە ئێرە وتی ناوی گوندەکەتان چییە ئەگەر نەیزانن کارێکی هەڵەیە وایە ئێمە بێ واتای ناوی گوندەکەمان بزانین شوێنی گوندەکەمان بزانین بۆ ئەوەی ئەو گەشتیارەی هاتە ناوچەکەمان شارەزایی پێ ببەخشین وایە ئافری یەک چەبڵێ قایم بوو ئەحمەد گیان ئەلیاس باڵێ چۆنی باش دەنگ و باسی تۆ چۆنە باشی ئەلیاسیان باڵێ تۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ چوار بۆ چوار باڵێ ئەی ئافرین ئەلیاس باڵێ تۆ لە یاریە کوردەواریەکانە هیچ شارەزاییەکی هەیە باڵێ ئادی چی یاریێکی کوردەواریە زانی دوو گۆڵی ئەم شتا ئەی کڵاو کڵاوێ نەزانی ئازان ئەزانی ئەرۆم ئافرین ئەی تولتولێ نەزانی چی تولتولێن ناڵە ئەی هەڵماتێ نەزانی هەڵماتێن باڵێ ئافرین ئەی چیتر چاوشەرکی نەزانی باڵێ باش مناو ئەم یاریان نەبکە باشترە یان یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکە یاری بە دوو گۆڵ ئەم شتانە ئەم یاریانە بکە بۆچی لەبەرەوەی ئەم یاریانە سوودی هەیە بۆ جەستەمان بۆ مێشکمان ئەتوانین زیاتر وەکو وەرزشێک بەکاری بێنین کەواتە مناڵان لە بری ئەوەی ئایپاد و مۆبایل و ئەمانە بەکاربێنن یاریە کوردەواریەکان بکەن باشترە وایە ئافرین ئەلیاس باڵێ گۆرانێکم بۆڵێ باڵێ ئادی گۆرانێکم بۆڵێ قوتابین لە پۆلیسێ ئازە و ژیر و ڕۆژێ بولبولی گچکە و ساوان لە باخیشین بێ کاروان شەیدای گوڵی زانستم هەر خوێندا بەبستم شەو ڕۆژ هەڵ دەدەم تێب ئافرین هەر بژی یەک چەبڵێ قایمی بۆ لێبەن دەست خۆش کارزان چۆنی دەنگ و باسە چۆنە ئەی ئەوایی چۆنن باشە ئەی لەخوا بەزیابێ کارزان گیان تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەش ئەی ئافرین کارزان بەڵێ لەم گوندەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە وەکو چی سمۆرە و کەروێشک و ڕێوی و ئەم شتایی ئەی چەخەڵ و بەرازی هەیە بەڵێ باشە ئەگەر ئێمە ئەمانە ڕاوکەین و بیان کوژین و لە ناویان بەرین کارێکی ڕاستمان کردووەیان نەڵە کارێکی هەڵە بۆ لەبەرەوەی شوێنەکە نامێنەوە لەبەرەوەی لە ناوە چەند ژینگەکەمان ناشری نەبێ بۆ نمونە ئێستا چۆلەکەیەک لەسەر ئەو دارە بخوێنێ ئەگەر ئێمە بیکوژین دەنگەکەی ئەمێنێ نەخێ کەواتە دەنگەکەی نامێنەیە خۆشی لێ نابینین چێژی لێ نابینین وایە کەواتە تۆ چی بۆ کەساناڵی کە ڕاوەکەن پێیانم ڕاومەکە ئافرین پێیان بڵێ ڕاومەکان ڕاوکارێکی هەڵێ ئەگەر کەسێکی شبینی هاتووە بۆ ئەم ناوە بۆ ڕاو ئەوە ئەتوانی بە کەسی لە خۆ گەورەتر بڵێ بە باوکە یان بەبراکە بڵێ پۆلیس ئاگادارکەنەوە بۆ ئەوەی بێن و دەستگیریکەن باشە هەر بژی یەک چەبڵێ قایم بۆ کارزانگیان مەیلی چۆنی باشی مەیلی تۆ لە مەکتەبی لە پۆلی چەند لە پۆلی یەکی ئافرین مەیلی گۆرانی ئەزانی ئادی گۆرانیەکەم بۆ بڵێ لە ناو پۆلیشە پێمە بچووکە پێمانەڵێ وریابن لە ئازابن وریابن لە دەرسا زۆر ئازابن ڕێمە لەناو پۆلیشە پێمە ضروریە بچووکە
ئافرین یەک چەپڵی قایم بۆ مەیلیجا دەرباس بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش دەرباسیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی بادەچم وسە ئافرین هەر بشی دەرباس بەڵێ باشە ئێوە لە گوندەکەیە خەڵکی گوندەکەتان ئاژەڵداریەکان بەڵێ چه ئاژەڵێک بەخێوە بەڵام مەڕ و بزن و مانگاوشت مەڕ و بزن و مانگاو ئەوانە بەڵێ باشە سوودی مەڕ و مانگاو بزن چییە؟ توان شیرەکەیان بکەین بە ماست و پەنیروش بزن و مەڕیش ئەتوانین جلوبەرکی لێ دروست ئافرین واتە لە خوریەکەشیان شت دروستکەین وایە؟ بەڵێ باشە ئێوە بەرهەمی ماست و پەنیر و شتەکە هەمووی خۆتان نەیخۆن یان ئەشی فرۆشتنەوە ئەشی فرۆشینە ئەشی فرۆشتنەوە؟ بەڵێ ئافرین کەواتە پێویستە گوندنشینەکان مەڕووماڵات بەخێوکان لەبەرەوەی گوندەکان ڕوبەرێکی زۆری دەشتاییانەیە بەڵام لە شارەکانە ناتوانین بەخێویانکەین بۆ لەبەرەوەی دەشتی لێ نییە گژوجیای لێ نییە بیخۆن مەڕووماگاکان بیخۆن بۆیە پێویستە ئێمە مەڕووماگا بەخێوکەین لە گوندەکانە بەرهەمی شیر و پەنیر و شتەکەشی ئەوەی کە لە خۆمان زیاب و بیفرۆشینەوە بە خەڵکی شارەکان وایە؟ وای هەر بشیت یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ئارش بەڵێ چۆنی خەڵا باشم دەنگ و باسە چۆنە وەڵا عیبمان نییە هەر بژی ئارشکیان ئارش بەڵێ تۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ سوار دەرچوو بۆ پۆلی چوار بەڵێ ئافری ئارش بەڵێ تۆ لە کاروباری ڕۆژانی ناو گوندەکەیە بەڵێ هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ بۆ نمونە ئەوان خەریکی کشت و کاڵن لەو دەشتا خەریکی کشت و کاڵی خۆیانن تۆ چیان بۆکەی ئەچم لەگەڵ یانی شەکەم بۆ نمونە ئەگەر پیان و تموتیانە و ئەو شتەمان لەگەڵ کاچم لەگەڵ یانەکەم ئافرین ئەی ئاوی ساردیان بۆ بەی چایان بۆ بەی ئەو شتاناکەی بەڵێ زۆر باشە کەواتە مناڵان پێویست هاوکاری خێزانەکانیان بکەن یان نا بەڵێ ئەوێ هاوکاریان بکەن کەواتە پێویست هاوکاری خێزانەکانمان بکەین وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ئیلیاس بەڵێ چۆنی خەڵا باش باشی ئیلیاس تۆ لە پۆلی چەنی خەڵا دوو لە پۆلی دوو ئەی ئافەری ئیلیاس تۆ حەزەکەی واز لە قوتابخانە بێنی یان بخوێنی هەر خوێن بۆچی چونکە دوایی ئەچمۆ زاکۆ ئێ ئەچم دەرەچم بۆ ئێتە سایکردی ژەزانم ئافرین باشە تۆ کە گەورە بووی حەزەکەی بیبەچی حەزەکەم بووم بە مامۆستا یان بە پارێزەر یان بە پزیشک یان بە ئەندازیار مامۆستا مامۆسا ئافرین تۆ مامۆساکانی خۆشەوێ بەڵێ کامیانە زۆر خۆشەوێ هەر هەر هەمویان ئافرین کەواتە بەیەکەوە یەک چەپڵی قایم بۆ مامۆساکانتان ئافرین هەر بشی نیدا چۆنی باشم باشی نیدا گیان بەڵێ تۆ چووتەتە قوتابخانە نە هێشتا نەچووی نە ئەی حەزەکەی زوو بچی کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی بەیانیان زوو وەسی لە خەو ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ وەرزش بکەی ئەبێ گوێڕایاڵی دایە و بابەبی بۆ ئەوی وەکو هاوڕێکانی ترێ تۆ زوو گەورەبی تو بچیتە قوتابخانە باشە باش نیدا بەڵێ گۆرانی مناڵە نازانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ سمۆرەیە کاڕێمە لە ناپۆلیشدا پێمە سمۆرەیە کاڕێمە لە ناپۆلیشدا پێمە زۆر وریایە بچووکە خەنجیلۆ ئێسک سووکە زۆر وریایە بچووکە خەنجیلۆ ئێسک سووکە ئافرین تەواو یەک چەپڵی قایم بۆ نیدا گیان پەرینە چۆنی باشی ئەی یاخوار باش بێ پەرینە تۆ لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئەی ئافرین پەرینە باشە گوندی گەڕەدێ لە زستانە گەرمەیان ساردا ساردا باشە ئێمە ئەبێ لە وەرزی زستانە دارەکان لە بنا ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە ئافرین نابێت دارەکان ببرینەوە وایە باشە ئەگەر دارەکان ببرینەوە ئێمە ئەتوانین بە ئاسانی هەناسە بین نەخێر کەواتە ئێمە پێویستە دارەکان نەبرینەوە بۆ ئەوەی ئەو هەواکەمان خۆش بێ چونکە ئەگەردار و دارەکان هەمووی ببرینەوە ناوچەکەمان نەبێ بە بیابان نەخۆشی زۆرە بێ کەس ناتوانێت بە ئاسانی بژی وایە ئافرین چەپڵێکی قایم بۆ پەرینە کاردین چۆنی باشی کاردین
منە خۆشەوێ حەزەکەی ببین باوڕێ کەواتە بیرێ نەچێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورسات کرد لەوێ منە بینی تەواری هاوڕێمە بینی هەروەها چیرۆکەکانی داپیرە چیرۆکی زۆر خۆشمان بۆ خوێنێتەوە گوێ لە چیرۆکەکانی ئەو بگرا هەروەها بڕگەی دکتۆرەکەشمانەیە کە ڕێنمایی بە مناڵان هەیە چۆن خۆیان پارێزن لە نەخۆشی تاوەکو و نەخۆش نەکەون باشە یەک چەبرەکەین بۆ کاردین مناڵەکان گفتوگۆ و قسەکانمان خۆش بوو من زۆر سوودم لەو گفتوگویانەی ئێوە وەرگرت لەبەرەوەی زانیاری زۆر باشم وەرگرت لەسەر گوندەکەتان ئیتر هەر هاوڕێیەکم بینی لە شار ئەڵێم بڕۆن ئێوە سەردانی گوندی گەڕەدێ بکەن لەبەرەوەی هاوڕێم زۆر زۆرە لەوێ گوندێکی زۆر خۆش و دڵگیریانەیە بۆ هیوایە کە هەر مناڵێک هاتە ئێرە ئێوەش هاوڕێتیان بکەن و گوندەکەی خۆتانیان پێ پیشان بن باشە؟ حەزمە کرد ماوەی مناڵان زیاتر بێ بۆەوەی کاتێکی زۆرتر لەگەڵێوەیە بمێنمەوە بەڵام کاتەکەمان کۆتایی هاو لێرەیە بەجێتان هێڵم هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز